هەر لە سەرەتای پرۆگرامەوە کە دەستمان پێ کرد باسیەوەم بۆتان کرد کە پاسکیل چەندە گرنگە و زۆر جایش ئەمە هەر لە پرۆگرامی بەیانی 24 باسمان لە پاسکیل سواری کردووە چەندە خەڵک پاسکیل سواریان کردووە بە کولتور لە کوردستان چی بکەین کە ببێ بە کولتور جا ئەمانە هەر هەمووی ڕچکەی خۆی گرتووە و دیارە خەڵکێکی زۆر هەن کە ئێستا حەزەکەن پاسکیل سواری بکەن و هەر بە شێوەیەک پاسکیل بەکاربێنن تەنانەت نەکارە لە ناوناوخۆ سەفەریشی پێ بکەن بۆ دەرەوە جا پاسکیل هۆکارێکی گواستنەوەی خێرایە و ئەوەش باشە زانین کە هەرچەندە مێژووی دروستکردنیشی بۆ دێر زەمانە گەڕێتەوە بەڵام هەر بەهاکەی خۆی وەکو خۆی ماوە گرنگیەکەی ماوە گرنگی خۆی لەدەست نەداوە بگرە ڕۆژانە دیزاین و شێوازی جیاوازیش لە پاسکیل دێتە بازارەوە ئیتر مۆدلی جۆراوجۆریشی هەیە وانی کە خولیای پاسکیل سواریان هەیە باشتری شێوازانن سەرڕای ئاسانکاریەکان و نەبوونی تێچووی بەکارخستنیشی لە ڕووی تەندروستیشەوە ئەمە هۆکارێکی ترە کە پزیشکان بە هۆکارێکی کارابوونی جەستەی ئەزانن هەر لەسەر ئەم بابەتە و پیشاندانی حەز و توانای گەنجان چەند گەنجێک بڕیاریان داوە گەشتی پاسکیل سواری لە هەولێرەوە بکەن بۆ وڵاتی سعودیە بە ڕێگەی دەواازەی عەرعەریش دەچنجا ئەو گەنجانە ئەمەوێت خۆم لەگەڵیانە ئێستا گفتوگۆ بکەم میوانم بن کە ئێستاش میوان من لە ناو ستۆدیۆ بزانم مەبەستیان چی بووە لەوە بۆچی پاسکیل سواریان هەڵبژاردووە هەر بە پاسکیل بڕۆن و ئامانجیان چییە جا هەردوو ئەو گەنجە کاک شعبان و هەروەها کاک بیلال بەخێرهاتنیانەکەم شعبان شەوکەت کە بەڕێزیانن و کاک بیلال خۆشناویش هەردووکیان پاسکیل سوار لەگەڵ ئێمە ئەم بەیانیە لە پرۆگرامی بەیانی 24 بەخێرهاتن بێگومان هاوکارێکی دیکەشیان هەیە بەڵام ئەو نەهاتۆتە ستۆدیۆ کاک ڕەزوان کاک ڕەزوان لێرە ڕێز و سڵاومان هەیە بۆی ئیتر کاک ڕەزوان ئەمان ئێستا نازانم تۆ خۆ بۆ نەهاتووی بەڵام ئێستا پرسیارەوەشەکەم بزان بۆ نەهاتووی بەخێرهاتن سەر چاوانم زۆر سوپاس مەمنونین ئەمە پێشێکی سوپاسی کەناڵی کە 24ەکەن کە ئەمڕۆ داوەت کراوین میێوان کراوین سوپاس بۆ خزمەتی ئێوە بۆ خەمخۆریتان و ئینشاءڵڵا گەشتێکی خۆشە بیت و پرۆژەشمان خۆش دەبی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا جا کاک شعبان هەر کە هات نەژورۆ کاک بیلاتی تۆ لێرە دانیشە هەستمەکە دەوێت زیاتر ئەم قسە بکەیت تۆ لێرە دانیشە ئەمە فەرقمانی ئەمە هەردووکمان تەواوکەری یەکین لەو پرۆژێ هەر لە شتان ساغ بێت و نمونەتان زۆر بێت چونکە بە شێوازێک سەفەرکردنتان هەڵبژاردووە هەم تێچووی جیاوازە هەم ژینگە دۆستە ئەو جۆرە سەفەرکردنە دۆستی ژینگەیە هەم بۆ لەش ساغی خۆتان یەخوا هەمیشە لەش ساغن کاک شعبان TWO نووسراوێکە لەسەر تیشێرتەکانی هەردووکتان اینجا بۆچی بڵێین پایسکل ئەمە دیارە شتێکی لە پشتەوەیە با نەڵێین پایسکل با بڵێن شتێکی تر شتێکی کوردی بێت بزانمەوە چییە هەرچەند TWەکە پرۆژەکە پرۆژەی دووچەرخەیە پرۆژەکەی ئێمە لە دێر زەمانەوە خەریکی ئەو پرۆژەین زیاد لە 23 مانگ بۆ 24 مانگ دەبێت ئەمە پرۆژەیە گەڵاڵە بۆ لە مێشکماندا ماوەی دەمانگێک دەبێت بە شێوەی تیۆری ئیشی لەسەر دەکەین پرۆژەکە مۆڵەتی ڕسمی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم کار دەکات باشە مافی یاسایی هەیە و پرۆژەکە تۆمار کراوە پرۆژەکە ئامانج لێ هۆشارکردنەوەی کۆمەڵگای کوردی لە بەکارهێنانی پایسکل لە هەمان کات دێمە ناوێکی کوردیەکی خلاصەمان بەکارهێناوە کە دووچەرخەیە بە پشتبەستن بە سەرچاوەکانی هەمبانەبوونی مامۆستا هەژار موکیرانی و کۆمەڵە مامۆستا لە زانکۆی سەلاحەدین کە ناوی پایسکل دووچەرخەیە بەڵام کێشە نابێ شەرت مەفهومەکەیە کە خەڵک دەزانێت دوو تای هەیە و لاشەیەگەیە ئاسنە و لی دەخوڕی کاتە ئەم TWOM بەبستان العجلة هەین لەسەر نمەک دەژین لە ئێستادا زمانی ئینگلیزی وەکو پردێکە لە ناو میلەتانی دنیادا ئەگەر بتێوە شتێک ئینتەرناشناڵیان لە لۆکاڵیانە لە ناو خۆت دەربچی بتێوێ تەواوی تەرکیزی دنیای لەسەر بێ و بابەتی سۆشال میدیا ترێند بێ باو بێت ئەتۆ باشترین زمان ئینگلیزیە ئێمەش بەسێ کۆنتێنتی جیاواز لە سۆشال میدیا لە پلاتفۆرمەکانی خۆمان خەریکی بڵاوکردنەوەی دێمەوە سەر ئەوە کاک شعبان چۆن بوو ئێوە بیرۆکەی ئەوەتان بۆ هات کە سێ کەس بەیەکەوە بڕۆن یەکەم جا بیرۆکەکە هی کێ بوو ئەم بیرۆکەتاندانا کەم پرۆژێ بکەن ئەمە لە ساڵی پارەوە وەکی گوتی 24 مانگ ئەمە خەریکی ئەو پرۆژەینە ئەو پرۆژە ینی پلانمان هەیە تا ساڵی 2025 هەر ئێستا پلانماندانە لە ئەو پرۆژەی کە گەشتی چەند وڵات بکەین بەڵام ئەمە چییە بە سیستەم ئەڕۆین هەر ساڵ چۆن بوو ستارتەکەیتان لێیە
چۆن بۆ ئەم بیرۆکەیەتان بۆ هات لە چیە بیرۆکەکەتان سوارن بیرۆکەکەمان ساڵێکی ئەمە بەخۆ شاخەوانی نەچین ژینگە پارێزین ڕۆژێک لە کامپینگ بووین شەوەی زۆر خۆشمان هەبوو لەبەر ئاگر بووین کاک بیلال گوتی یارێ ئەتو زۆر دەردەکەی بە پایسیت گوت میێرە وڵا مات بەخۆ دەزانیت چۆیمە تورکیا و لە ناو عێراق و مووسڵ و لە ناو کوردستانی خۆمان گەشتیمان کردیە گوتمێ هاوسەفەرەکەمەوی لەو ئەو گەشتەی بچینە ترابزۆن لە ترابزۆن بین ئەستانبول بینە هەولێر دۆک کاک بیلال گوتی ئەم زۆر حەزم لێ هەیە ئەگەر دەرفەتی بدای من هاوکارم بی ئینشاڵڵا پێکەوە چین ئەوزە لەو کەمپینگەوە لەو شەوەوە هەستمان کرد مەوعیدێکماندانە گەشتە ئەنجامماندا کاک ڕازوانیش لەگەڵمان بۆ ئالەساس ئەویش بێت بەڵام ویزەی نەهات ویزەمەی هات یەوی نەهات ڕەفزی هات یانیوە سەفەری ترتان کردو بەیەکەوە بەڵێ بەڵێ 3200 کیلومترمان بڕیەوە بۆ مەودای بۆ ماوی 32 ڕۆژ لە ترابزۆن باکووری تورکیا باکووری تورکیا ئێستا ڕزوانی یەکەم جارە کاک ڕزوان کە لەگەڵتانە بۆ سعودیە دێت گەشتی دەروی وڵات دەکات ناو گەشتی ناو خۆمان کردو بەیەکەوە بەڵام یەکەم جارە کاک ڕزوان سڵاوڕێزمان هەیە خۆزکە لێرەوە لەگەڵمان سەفەری دەوڵەتی ئینشاڵڵا کە هاتنەوە دیسانە و بانگێشتانەکەین کاک ڕزوانە بێبێ جا باسی ئەزمونونەکەتمان بۆ ئەزمونونەکەتانمان بۆ بکەن کە چی بۆ چی ڕووی داوە چۆن بووە ئاسان بووە ناخۆش بووە ئینشاڵڵا قەت ناخۆشیش نایەتە ڕێگەتان دەی بابزانین کاک بیلال ئەو خۆ ئامادەسا یەکێک بچە بۆ شاخەوانی بێگومانە و کۆڵە پشتەی کە ئەیبات ئەو شتانی کە پێویستە بە شاخەوانی با لەگە خۆیان چیتان ئامادە کردووە چۆن خۆتان ئامادە کردووە دەوان یەکشت لەو کێشانەی کە هەمانە لێرەدا بابەتی پێداویستی و بابەتی تەکنیکی و بابەتی میدیایی هەیە باش گەشتی پایسکل سواری گەشتی مەودا درێژە تۆ ڕۆژێک و دوان نییە ئێستا و گەشتی ئێمە بەرە وڵاتی سعودیا زیاد لە 45 ڕۆژ ئێمە دەهێڵێتەوە لەسەر پاسکلەکانمان ئێوە خۆتان چەندێکتان داناوە بە چەندێ بگەن و چەندێ احتیمالتان داوە تاخیر بن ئەمە لەبەرەوە یەک کێشە هەیە کاتێک دەتەوە سەفەری وڵاتێک بکەی باشە مودەی وەرگرتن لە وڵاتە کاتە ویزەت پێدا وڵاتە مودەی ئیقامەکەت دەداتێ ئێوایە ئەمە لەبەرەوەی ڕەچاوکردنی یاسایەکانی وڵاتی سعودیا لە 45 ڕۆژ بە 50 ڕۆژ ناتوانین زیاتر لە خاچیان بمینینەوە ئەگەر ناوەکو گەیشتن ئێمە تەنها 20 ڕۆژ بە 25 ڕۆژ دەگەین بەو شارانەکە دیاریمان کردووە چکە بامە تۆزە پرسیارەکەشت وەڵام بدەمە وەڵام دوو ئامانزی سەرەکی هەیە پرۆژەی توویل ئەوە باسمان کرد کە هۆشارکردنەوەی خەڵکی لە بەکارهێنانی پاسکل کۆمەڵە ئامانجێکی هەیە کە لەناو کوردستان تەمە کاری سەرکەین یەک لە بەشەکانی گەشتکردنە بۆ وڵاتان باشە گەشتی وڵاتی سعودی ئێمە بە دوو ئامانز دەکەین یەک هەمان ئامانجە سەرەکیەکەی توویڵە هۆشارکردنەوەی خەڵکە لە بەکارهێنانی پاسکل و تەرکیز و هێنانەوەی خەڵکە بەوەی کە ئامرازێکی تر هەیە بێزگە لە ئۆتۆمبیل و ماتۆر سکێلوانە کە خەڵک توانێت هاتووی پێ بکە دووەمین ئامانزمان لەم گەشتی وڵاتی سعودیا ئەنجامدانی سنەتی حەمرەیە خی گەورە لەمان قوڵکە و بە سەلامەت بگەین ئینشاءڵڵا خی گەورە قبول ئەو کەلوپەلانەشی کە ئێمە بەکاردێنین کەلوپەلی ستاندەرن هەمووی بابەتی پرۆفیشناڵن دیراسی لەسەر کراوە تەنانەت ئەو جانتانەی کێمە بەکاردێنین هەمووی کوالێت بەرز وەتر پرۆڤە باشە زۆر چاکە بێگومان ئەوەی کە پاسکیل سوارن و هەستان بەم جۆرە سەفەرکردنەشە ڕەنگە ئاگادار بوو بێتن دوو هەفتێ لەمەوە بەربوو دو هەفتە لەمە بەربوو هاوڵاتێکی بەریتانی بۆی کە سەفەر بکات بۆ مەسر بۆ کۆڕبەندی کەش و هەوا کە لە مەسر سازەکرێتە بۆ پاراستنی ژینگەویش بەر بە پاسکیل هات بجا لە هەرێمی کوردستان بوو هاوکارانی ئێمە لەگەڵیان چاوپێکەوتنیان کرد بۆ هیوایە لە سعودیەش لەگەڵ ئێوە چاوپێکەوتن بکرێت کە سێ گەنجی کورد گەیشتونەتە سعودیە و بە پاسکی سەفەریان کردووە باش ئەو ئەزمونەی کە لە سەفەرەکەی ترابزۆن وەرتان کرد هەردووکتان کە ڕۆشتن و هاتن چۆن بوو قورس بوو تەسەورەکەن پێشبینی ئەوە ئەکەن کە بۆ سعودیە قورستر بێت یاخود نە ئەمە ئەزمونێ بۆ وەرتان کرد ئێستا هەستەکەن ئاسانترە بەرچاوڕوونیەکتان هەیە بەسەرەکی ئەمن بەخۆم کەلوپەلم زۆر باش بوو لە گەشتی ترابزۆنەوە کەلوپەلمان کێشەمان نەبوو بەڵام کاک بیلال ئەو پێداویستیەی ئەو گەشتی کاک بیلال ئەمن ئەڵێ من کاک بیلال قارەمانە لەو گەشتەی ڕابردوو چونکە کەلوپەلی زۆر ئاسان بوو پایسکلەکەی هەری گەشت نەبوو بەڵام توانی 3000 کیلومترەکەی پێ ببڕی ئەوەش ئەگەڕێتەوە بۆ چونکە ئەمە هەردووکمان ئەو تیمە بەخۆی کامل یەک دەستە چ مشکلەمانە فەرق و جدایش ناکەین خیبڕای خۆمیش هەمووی دای دەدەمێ یعنی بەسەر بلندیوە چی کێشەبان لە مێژە ناومەجای پاسکل سواری ماشەڵڵا 2012 گەشت و بابەتی شاخان و ئەمتی بایک و جەبەلی کردووە ئەو ئەزمونە هەر بەرپرسی تەکنیکە لە پرۆژەی دووچار باش بەتەمانی تیمەکەتان گەورەتر بکەنەوە ئێوە خۆتان داوای ئەوەکەن تیمەکەتان گەورە بکەن یاخود ئێستا کاتی ئەوە نییە دەتانەوە یەکەم سەفەر بۆ دەرەوەی وڵات بکەن ئەم سیانەتان دواتر ئێستا تیمەکەمان
یعنی چ بڵێم ئەمە خەلف الکەوالی زۆر هاوڕێمان هەیە پشپەردەکان ئیشەکە هەیە. دیزاین و ڕاگەیاندن و هەمی تیشتمان هەیە بەڵام کە پایسکل سوار سێ لە عبەتەنیایە ئینشاڵە بە زیادن بەڵام هەر کەسێک بێتە ئەو پرۆژە یان ئەو گەشتەی مەودا درێژ لەگەڵمە بەشدار بیت دەبی هستری خۆ بکات کە تو یعنی ڕێگای دوورەچی دەبی گەردەن ئازابی لە لای خێزانەوە لە لای ماڵەوە دەبی ئازادیت هەبی بڕک با بتوانی ئەو گەشتە لەگەڵمە ئەنجام بدەی دەبی پایسکلت باشبی کەلوپەلت باشبی چونکە ئەو سەفەرە ئینشاڵە لەمە زۆر ئاسانترە لە سەفەری تر لە هەموو سەفەرەکانی تر چونکە هەرسێکمان بە باشترین کواڵەتی بە باشترین بەرز هەمووی لەسەر گیرفانی خۆمان باش ئێستا ئەو پاسکیلەی ئێوە لەسەر حسابی خۆتان هەمووی لە بێ سپۆنسەرمان نییە ببێ کە ئەوەی کە کەسە سپۆنسەردان من هیوادارم کە لێرەوە لە پرۆگرامی بەیانی 24ەوە ئینشاءالله بۆ گەشتێکی دیکە بۆ سەفەرێکی دیکە بۆ شوێنێکی دیکە ئیکەن ئەوە سپۆنسەرێکە بێت دەرگامان وڵە ئەمە وبسایت و پلتفۆرمی زۆرمان هەیە تویل.org لەبەرەوەی ئێمە لەسەر بابەتی سوشیال میدیاکە کەسی کەسینین کەسی معنەوین ئێمە یاسایان ئیش دەکەین باش ئەمەوێ باسی ئەوەم بۆ بکەی باسی سوشیال میدیات کردو ئیشمان لەسەر ئەوە کردو کە لە ڕێی سوشیال میدیاوە ئەم گەشتە زیاتر چۆنەڵێ باسی لێو بکەن چۆن کارتان بۆ ئەمە کردووە کەیتر هەیە کە یارمەتی دەرتانە بێت و زوو بە پلانێکی استراتیژی ئەمە سەر سوشیال نەدەکەن لەبەرەوەی ئەگەر بمانەوە ئێمە کۆمەڵگای ئێمە زیاتر ئۆنلاین نەک ئۆفلاین ینی حەزی لەشی دیجیتاڵیە و سەردەمەکە ژەر خۆی سەردەمێکی خێرایە خەڵک حەز دەکە هەواڵی خێرا ببینێ بۆ ئێمە ئەم فراغە ئەو گاپەی کە لە کوردستان مەسەلەن هەیە بابەتی سوشیال میدیا بۆ شارکردنەوەی خەڵک لە ڕووی بەکارهێنانی پایسکل سواری دیسان هەر فراغێک لە سوشیال میدیا هاتینەوەمان کرد بە پلانێک مێژووی پایسکل باسکردنی پایسکل شوازەکانی پایسکل هاتوین دامان ناوە دەتوانن ئەو بەڕێزانێک ئێستا بینێرن دەتوانن تویل سرچکەن تویلز پرۆژێکت لەسەر فەیسبوک و لەسەر ئینستاگرام ئەمە تیمێکی تایبەتمانەیە لە دیزاینەران لە کەسی توێژینەوە هاتووین دوو چەرخە سوارانی کوردستان ینی پاسکل سوارانی کوردستانمان هێناوە باسی ژیاننامە و ئەزمون و کە ئەو کەسانی بتوڵە لەسەر ئاستی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەرگرتووە زۆر باشە کاش حەبەن مانەوەتان بێگومان جاری وایە ئێوارەتان بەسەر هێ شەوتان بەسەر هێتر لە ڕێگەی عەرعادی شەواڕۆن چۆن خۆتان ئامادە کردو بۆ بۆی کە لە شوێنانە بمێننەوە یان هەندێک جار هەیە کێشەی تەکنیکیتان بۆ دروستە بێت پاسکیلەکە لە شوێنەکان کە ئیتر ئەها چۆنەڵێ ئاوەدانی نییە پاسکیل پەنچەرە بێت کێشێکی تەکنیکیتان بۆ دروستە بێت یاخود فریا گوزیارەیە سەرەتایەکان خوانەکە ئینشەڵڵا هیچ شتێک ببێت بەڵامی تر ئەمە ڕێگەیە و سەفەرەڵێ ناخۆشی ڕۆژن بەدەست خۆمە و هاتن بەدەست خۆم نیە نازانی چیتان کردو بۆ ئەمە کە پێشی هەموو گەشتێک ئەمە ئەو ستافەدا دەنیشیت ڕێگای هەلدەبژێرین لەسەر گۆگڵ ماوی لە تێلەفۆنەکەین لەگە هاوڕێی سعودیمان هەیە لەسەر خەتن زۆر هاوڕێمان هەیە ویش پایسکل سوارن ئینشاڵڵا داوەتیمەیە ئەەکەن پرسی ڕێگا لێ ئەەکەین مەودایەکە هەمووی ماهینایتە دەرێ ئەزانی کا ڕۆژی چەند کیلومتر دەبڕین لە چێ دەنوین ئیسراحەت لە چێە خواردنمان پێەیە بۆ ماوەی 4 ڕۆژێک لە ناو جەنتایمەیە هەمووی خواردنی لەگە لەشمان پرۆتینی هەبی کات لەشمان پێویستی چەند بە خواردنە چەند پرۆتینە هەر ئەوهاش عدەی سیانەی چاکسازی هەمومان هەیە لەگەڵمان ئەمە بەخۆشی بەشی فەنیمە لە ناو ئەو تیمەیە بەسەر بلندیەوە ئینشاڵڵا خزمەتیانەکەین هەرسێکمان پێکەوە هاوکاری یەکین پایسکل ئینشاڵڵا چ عەتەڵێکیش لێبی ئەتوانین لە لەحزەوە نیو سەعات بچارێکێک دروستی یەکەین چ مشکلەمان نییە ئەوە هەمووی وەی لێ دەکات کە ئێمە نەکەسەکین ئەگە کەسێک ئێستا لە سوشیال میدیاوە تەماشەیمە بکڵێت و گەنجانە چییە تەقلیدی کەسێکی ترەکەن تەقلیدی کەس یعنی نا ئەمە ئەو پرۆژێ هەتا هاتیتە بەرچاو زۆرماندی بووینە کاک بیلال کاک ڕەزوان کاک هیوە ئەوانە ئەمن لە سەفەر بووم لە سەفەرێکی تر بووم هاتمەوە ماشەڵڵا هەموو ئیشیان تەرتیب کردیە کەوە ئەڵێن شعبان هاتیتە لەسەر یەک مێز بەس ئەڵێن بەخیبراوە لەگەما بە ئەمە جێگای شانازیە ئەمن ئەزانم ئەو کەسانە چەند ماندی بوون حتا تویلەکە گەیشتا و مەودا چونکە من ئاخیر زار لە سەفەر بووم هاتمەوە ویزەکە حازر بوو هەموو ئیشیان کرد بوو ئەمن بەس پلانی ڕێگام دانا و لە کەلوپەلی و پێداویستی کاک بیلال لەسەر گیرفانی خۆ سەفەری کردی لەو دەرەوەی وڵات ئەشیای هینا لەومە باشە ئەکرێ ئاسایی بێت بەلامەوە ڕێگەم پێ بدەن من پێم بڵێن کە بەڕای ئێوە تێچۆکەیان ئەگەر ئاسایی بێ بەلاتانەوە توێچی کامل پرۆژەکە $1200 بەڵام بەحکومێمەکە پێشتر پاسکلەکانمان کردو هەندێک بابەتی تەکنیکیمان کردو لەبەر پاسکلەکان
جۆری پاسکیلەکان تراڤڵن و گرانن ئەنی تەنانەت ئەمەگە بە ساری تاکەت بەڵم خەڵکی خۆمە سەڵام بڵ ڕاز ناکە بەس تاکە $100 لەوە $80 یەکتە بری کوالەتی ئەو تیانەوە دروست کراوە بۆ ینی مثلەن 10,000 کیلۆمەتری پێ بڕێ بیلال پایسکلی بۆ بزانم نرخی لە 900 هەتا $1,000 کاکڕازوان $1,000 یە خۆم $1,700 پایسکلم ئەمە کە ئەمە ئێستا خەڵک بڵێت ئەو پارە لە چێ دینن ئەوە چی شەکەن ئەمن بەخۆم کە بەحسی خۆمەکەم یان بیلال کاک بیلال کە هاتیتە ناو ئەو بابەتەی کە ئەو گەشتانە ئەنجام بدەین هەر مانگێ پارێکی گچکە لە ناو گیرفانی خۆمان هەڵەگرین بۆ ئەو پرۆژەیە زۆر باشە باش شتێکی تر پرسیارکەم ئەتانەیە لە بە درێژایی گەشتەکەتان وەکو بڵاگەرێک ڤیدۆ بکەن و دایبنێن یاخود نەئەتانە بەبێ ئەوەی کە هیچ شتێک دابگرن اونجا یان ڕۆژانە خەڵک متابعەتان ئەمە تیمێکی سۆشەڵ میدیایی بە قووەتمان لەگەڵا شکر لە خواستافمان لەو بابەتە زۆر باشە کامیرەی لەگەڵمان هەمووی کواڵیتی بەرزە هەمووی گۆبرۆ 10مان پێ و گۆبرۆ 9مان پێ یعنی ئاخر 11 ئێستا هاتیە نەگەیشتین بینین بەڵام هەمووی بە مایکی جوان بە کامیرەی آخر کواڵیتی کاکڕازوان بەخۆی لەگەڵمە ئێستا بەخۆی تیمی کامیرەمانی خۆمانە بەشی پرۆدەکشن هەمووی لەگەڵویە لاپتۆپ و هەموو تشمان ئەو جارە ئەمە حەزێکین شتێکی جیاواز خەڵکی مە ببینم بەس دەستخۆشی لە ئێمە بکەن ئەمە هاوکاری یعنی لەو خەڵکە یەک تشتم حەزم هەیە ببینم کۆمنتی جوان بیدەن بە ئەمە هاندانێک هەبی لەلایەنێک هەبی ئەوە یەکەم هەنگاو پرۆگرامی بەیانی 24 لەگەڵتان ناوێتی و هەمیشە وتومانە ئێمە ئامادەین بۆ هەر گەنجێک کە داهێنانێکی هەیە کە بیرۆکەیەکی هەیە کە کوردستان بە دنیا ئەناسێنێ بە جیهان ئەناسێنێ ئەوە ئێمە لە خزمەتیان دەرگای پرۆگرامی بەیانی 24 یەک وەڵامیشم هەیە لە بۆ کوردستانی خۆمان ئێستا چەند گەنجی خۆمان بە سیارەوە بە تەیارەوە بستە چ وڵاتێک ئەمن بڵێن 5% هەندیمە تعریفی خاچ وڵاتی خۆمان ناکەر و کللتوری خۆمان لە ئەو وڵاتی نابێت چکامە دەبین ئەمە بە پایسیکل ئەبین وەچی ئەچی بۆ شارێک پایسیکل سواربی کەلوپەلت غەریبی هەموو تشتت شێوازێکی جیاوازترە خەرنج سەرنجی خەڵکی هەڵدەگیری کە بیت بزانین ئەو کەسە لە چێ هاتیە ئاڵامانیش بەخۆی عەڵەمی کوردستان و سعودیای لەسەرە ئەوە شوەی لێ دەکا بێت پرسیارکە ئەو ئاڵای لە چێ هاتیە پرسیارەکە لە چێ هاتیە و زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێت بێگومان ئاڵاشتان بیر ناچێت ئاڵای کوردستانیشە من سپاس بۆ هەردوو پاسکیل سوار شەعبان شەوکەت و بیلال خۆشناو و کاک ڕزوانیش لێرە ڕێزمان هەیە بۆی سپاس بۆ ئێوە کە ئامادە بوون لەگەڵمان بە هیوای سەفەرێکی سەلامەت بچن و بگەڕێنەوە زۆر سپاس و ئەمەش ئینشاڵڵا چاوەڕێی تشتی جوانتریشە بن حتا 2025 ئەمە هەر خەریکی ئەو پرۆژەی دەستان خۆش بێت.